سوودبەخش کە بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانە هێندە تام و چێژێکی تایبەتیان هەیە لەم وەرزەدا سفرەی هەموو خێزانێکی کورد بەم خواردنە گیاییانە دەڕازێتەوە. جگە لە خواردنیشیان سەرچاوەیەکی دەوڵەمەندی داهاتن و ژیان و بژێوی کۆمەڵێکی زۆر لە خێزانەکان لەسەر هێنان و فرۆشتنی ئەم ڕووەکە بەهاریانەیە. لەگەڵ جوانی لە دیمەن و چێژ لە خواردنی ئەم ڕووەکانە و فرۆشتنیان لە بازاڕەکاندا سوودێکی تری گەورەتری ئەم ڕووەکانە لەم وەرزەدا بەکارهێنانیانە وەکو سەرچاوەیەکی دەوڵەمەندی بواری تەندروستی و چارەسەر. ئەمە جگە لە بۆنخۆشی و بەکارهێنانیان بۆ ڕازاندنەوەی ناوماڵ و شوێنە گشتیەکان. لەم بەرنامەیەدا باس لە گرنگی و سوود و بایەخی ڕووەکە بەهاریەکانی کوردستان دەکەین بۆ هاوڵاتیان لە ڕووی جوانی و خواردن و بەدەزێنانی داهات و هەروەها وەک دەرمان و چارەسەر بۆ نەخۆشی و زۆر شتی تریش. هەر لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین بەشێکی زۆری ئەو ڕووەک و خواردنە بەهاریانە بۆ ئێوەی بەڕێز بەوێنەوە پیشان بدەین و شێوازی بەکارهێنانیشیان ڕوون بکەینەوە بە شێوەیەکی تەندروست. بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا جەلال کەریم بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەی ڕووەکناسانی کوردستان دێمە وەلاتان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا جەلال کەریم زۆر بە خێربێی بۆ بەرنامەی باس. سپاس بۆ ئێوەش وەرزی بەهار و نۆرۆزیش لە هەموو لایەک و لێوەش پیرۆز بێت. مامۆستا سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم تایبەتمەندیەکانی وەرزی بەهار بە جیاواز لە وەرزەکانی بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە لە بەهار دەستی ئەخەین و سوودی لێ ئەبینین کامەیە؟ سپاس بۆ ئێوەش. ئەوەی کە تایبەتمەندی وەرزی بەهار و جیاوازە لە وەرزەکانی تر ئەوەیە کە بەهار وەرزی ژیانەوەیە، وەرزی ئارامی و وەرزی تەندروستی و وەرزی گڕووکاڵکردنی نەمام و قەڵەم و ڕووەکەکانە دوای سەرما و متبوون و دوای زیاتر لە 6 مانگ لە وەرزی متبوون و سڕبوون. واتە بەهار بەگشتی ژیانەوەیە و بەگشتی توانین بڵین وەرزی جوانی و تەندروستی و ئارامی بەختەوەریە بۆ تەنانەت بۆ مرۆڤەکانیش پاشان بۆ بوونەوە گشتی و بە بەتابەتیش بۆ مرۆڤ. بەڵێ مامۆستا بەهار چی لەگەڵ خۆیان هێنێ بۆ مرۆڤەکان بۆ ئێمە؟ بەهار دوای چەند مانگێک لە وەرزی سەرما و سۆڵە و لە نەچوونە دەرەوە و دوایەوەی کە لەوانەیە زۆر بەمان بە چەند نەخۆشیەک و لە وەرزی سەرمایە بناڵێنین بەهۆی کەشوهەوای ساردی کوردستان دوایین بڵین بەهار لەگەڵ خۆیان تەندروستی و خۆشببختی و خۆشگوزەرانی هێنێت بۆ مانایی کە ئێمە لە بەهارە هەر کەسێک ئێمە گەر بۆ گەشت و گوزاریش نەچین هەر بچوونە دەرەوەمان بۆ کەس و چەوێک بۆ شوێنێکی تر بۆ ئیشی ڕۆژانەی خۆشمان دوایین بڵین ئارامێکی دەرونی بەرەوپیرمانێت لە بەهارە کە لە وەرزەکانی کە ئەم تایبەتمەندیە نییە جگەلەوەی کە هەوای بەهار پاکترە وەکو کەشوهەوایەکی گونجاوی هەیە بۆ وەرزش بۆ خۆراک و بۆ تەنانەت بۆ تەندروستێکی باشتر بەهار توانین بڵین تایبەتمەندێکی زۆر زۆری هەیە و گونجاوترین وەرزە لە وەرزەکانە بۆ ژیان لەسەر زەویدا. بەڵێ مامۆستا جەلال هەرچەندە وەرزەکانی تریش خاوەنی کۆمەڵێ گوڵ و ئەم شتانە بەڵام ئەتوانین بڵین کە وەرزی بەهار لە پێشکەشکردنی کۆمەڵێ ڕووەکی سوودبەخش و جوان و ڕازاوە بۆن خۆش ئەگاتە لووتکە. بەڵێ بەهار بە حکمی ئەوەی کە زۆربەی ڕووەکەکان کە لە بەهارە گەشەکەن و چێندرێن و بە تایبەتی ئەوانەی کە خۆڕسکن یاخود ئەوانەی کە لە کەژوشێ و شاخەکانە خۆیان دەڕوێن بەهۆی مانەوەی تۆوەکان لەژێر زەویە بۆ چەند مانگێک دواتر کە بارانی بەهاری بەسەرە دەبارێت ئەو ڕۆکانە دووبارە گەشەکەنەوە دووبارە چەکەراکەنەوە و زیادەکەنەوە و ژمارەیەکی زۆر لە ڕۆکەکان بە تایبەتی لە کوردستانی خۆمان لە باشوور ژمارەیەکی زۆر لە ڕۆکەکان تەنانەت لە کوردستان هەن لە زۆر وڵاتیکە هەر نین ینی هەندێک ڕۆکمانێت تایبەتە تەنها بە کوردستان و چەند زانایەکی خۆمان کە لە کوردستان دۆزیویان نێتەوە زۆربەیان جیای بەهارین خۆشببختانە زۆر بەشیان جیای پزیشکی و تەندروستین واتە سوودی
خۆراکیان زۆر زۆرە بۆ مرۆڤ ڕۆکان کە بەس بۆ منە لە ژینگە و جوگرافیا و ئاوهوای کوردستانە سەوزە بن بەڵێ زۆربیان بەڵێ خۆی ئەوانی کە هەن بڵین کەمن ناڵێن ژمارەیەکی زۆریان بەڵام بۆ نمونە ئەمانی کە باسیەکەین بەشێکی زۆریان تایبەتن بڵین بە کوردستان بۆ نمونە کەنگر ینی زۆر لە کەژوچەوەکانی و شاخەکانی کوردستان زۆرە و ڕێواز و گۆزروان کوزەڵە خەرتەلە تۆڵەکە بنەماڵی نعناییەکان پونگە و نعنا و ڕێحانە ئەمانە زۆربیان لە کوردستان زۆر ئەڕوێن و بۆ جۆریان زۆرە جۆری بۆن خۆشیان هەیە جۆری چێویان هەیە جۆری ماڵیان هەیە زۆر باش مامۆستا تایبەتمەندی و جیاکەرەوەکانی وەرزی بەهار لەگەڵ وەرزەکانی تردا چییە کە بۆ منە ئێمە ئێستا ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە سەرچاوە دەوڵەمەندەکانی وەرزی بەهار بڵێ تایبەتمەندی ئەوەیە کە لەم وەرزەیە خەڵکێکی زۆر ئەچێتە دەرەوە ئێمە کە بەرنامەیەکی وا سازەکەی لەم کاتەیە لە سەرەتای ما بەهارەکە ئەمڕۆ 21 سێە زیاتر بە ڕۆژی میرکردنی خەڵکە دەربارەی ئەوەی کە چۆن لەمە دووە ئەو خەڵکی کە ئەچێتە دەرەوە چۆن بتوانێت پارێزگاری لە ژینگە و لە کەژوچێ و لە بەتایبەتی لە ڕۆکە بەهارەکان بکات واتە تایبەتمەندی کە لە بەهارە هەیە خەڵکێکی زۆر ئەچێتە دەرەوە ئێمە گە ڕۆشنبیرێکی تەواومان نەبێت لەسەر چوونە دەرەوە لەسەر چۆنێتی ڕۆک لێکردنەوە لەسەر چۆنێتی کردن و فرۆشتن چۆنێتی خواردن و سوود لێبینین لەوانێ بە هەڵە بچین زۆر بمان بە هەڵەدا بچین لەوانێ ڕۆکانە زیانان پێ بگەێنین یاخو زیان بە ژینگە بگەێنین تایبەتمەندی بەهار لەوەیە زیاتر کە وەرزێکی گونجاوە پلەی گەرمان مامناوەندە خەڵکێکی زۆر لە کەژوچەوەکانەکەن خەڵکێکی زۆر لەوانێ بۆ مەبەستی بازرگانی و کردنی فرۆشتن پێوە بچێت ڕۆکەکان لەو کەژوچەوە لێ بکاتەوە ئەگەر بێتمە پێشتر ڕۆشنبیرێکمان نەبێت پێشتر دڵ سۆزێکمان نەبێت بۆ خاک وڵاتەکەمان لەوانەیە لەبەر بەرژەوەندی خۆمان لەبەر خۆشیکی خۆمان بە چەند کاتژمێرێکە مێن و لەوانەیە زیانێکی زۆر بە ژینگە و بە دەوروبەرەکەمان بگەێنین بۆیە جیاوازی بەهار لەوەیە کە بەڕاستی ئێمە پێویستە ینی لە کاتی خۆیان ئەو شتانە باس بکەین کە پێویستن چی بکرێت و چی نەکرێت لە گەشتەکانە بەڵێ مامۆستا زۆرترین ئەو ڕۆک و گیایانەی کە لەم وەرزە لە ڕووی تەندروستیەوە بە سوودن بۆ ئێمە کامانن ئەوەی کە زۆر لە کۆنیشەوە هەر بڵێن خەڵکی خۆمان بە شێوەیەکی میلی سوودیان لێوەرگرتووە بۆ خۆراک یاخود بە تایبەتیش بۆ دەرمان کەنگر و تۆڵەکە و چاوبازە و ڕێواز و ئەمانەوەکو خۆراک و گۆزروان و گوڵە بەیبوون و کە گوڵە حاجلی پێ لە هەندێک شوێن و ڕازیانە و جاترە گەزنە زۆرن ینی دەیان ڕۆکن دەیان ڕۆکی پزیشکی و تەندروستی و بەهاری هەیە کە لەم وەرزەیە هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسان دەستیانەکەوێت و زۆربیان بۆ خۆراک بەکاردێن و بەشێکی شان ئەوانی کە شارەزان لە بواری جێدرمانیا ئەتوانۆکو دەرمان سوودی وەربگرن بۆ زۆربەی نەخۆشیەکان بەڵێ مامۆستا لەم وەرزە ئەم ڕووەکانە ئەبنە سەرچاوەیەکی خۆراکی بۆ هاوڵاتیان ئایا ئەوانەی کە لە سفرەی خەڵکدا ئەبینرێن و سەرچاوەی خواردنی خەڵک وەکو لە دابینەکەن ئەمانە هەر بۆ بواری تەندروستی بەکاردێن یام هەر لە بواری خواردن و چێژێکی تایبەتیا بەکاردێن ئەتوانین لە سێ خاڵە سوودی ڕۆکە بەهارەکان کورتکەینەوە خاڵێکی ئابووری و بازرگانی کە خەڵکێکی زۆر بەتایبەتیە و خوشکە بە ڕێزانی کە لەوانەیە ینی کەسێکیان نەبێت لە ماڵەکەیانە کوڕێک پیاوێک کار بکە دەیان بینین کاچن گوڵ و جابەهارەکان هێنن لە بازاڕ ئایفرۆشن بۆ ناگەل لە سلێمانی سیرکەین بۆ نمونە لە جادەی مەولەوی یان نەگەل لە هەولێر سەریکردن لە بازاڕی شێخەڵا ئەمانە بە ڕوونی دەبینرێن کە لە بەهارە بازارێکی تایبەت بەخوایان هەیە بەس خۆزگە حکومت کۆشکی بۆ بکردنە کۆشکی تایبەت وەکو لە وڵاتە شەرقیەکان هەیە لە وڵاتە ڕۆژەڵاتەکان وەکو تایلەند و فلیپین و چین هەیە ئەما و کەسانی کە تایبەت لە کەژوچەوەکان ڕۆکە هێنن کۆشکی تایبەتیان هەیە بەوەی کە لەژێر چاودێری یاسایە کارەکەیان بکەن ژینگەش پیس نەکەن و دووکەڵی سیارە و تەپۆتۆز ڕۆکەکان پیس نەکات ئەمە وەکو لایانی ئابووری کە کۆمەڵ خەڵکی زۆر پێوەی مەشغوڵ بۆ بابڵین و پێوەی خەریک بوون لە ڕووی تەندروستی و پزیشکیشەوە ئەتوانین بڵێن سوودێکی زۆری هەیە ئەو ڕۆکانە واتە لە ڕووی تەندروستی و پزیشکی ئەوانەی کە لەباری دەرمانسازیە مەرج نیە وڵاتی خۆمان ئێمە باسی وڵاتانی پێشکەوتووەکەین لای خۆمان تەنها لە بواری جادرمانی واتە خەڵکێکە هێنێ بە گیای خاو بە مادەی خاو ئەیفرۆشێتەوە بۆ سوودە تەندروستەکانی بەڵام لە وڵاتانی کە بۆ لە بواری دەرمانسازیە زۆر بەکاردێن ڕۆکە بەهارەکان لەبەرەوەی دوای چەند مانگێک متبوون و سڕبوون و ڕێژەیەکی زۆر لەتوانین بڕین لە کانزا و پرۆتین و ڤیتامینەکان لە ڕۆکە بەهارەکانە هەن بە پێچەوانی خۆراکەکانی تر کە چەوری و شیرینیان زۆرە ئەتوانین بڵین خۆراکە بەهارەکان
بەگشتیان ڕۆکە بەهارەکان ڕێژەیەکی زۆر پرۆتین و کانزا و ڤیتامینیان تایە کە ئەمە وای کردووە سوودە تەندروستەکەی ینی دەستەبەر بکات. ئەمە لە ڕووی یەکەم وتمان بازرگانی و ئابووری، دووەم لە ڕووی تەندروستی پزیشکی، سێم لە ڕووی خۆراکی، ینی دابینکردنی خۆراکێکی زۆر لە بەهاردا بەهۆی ڕۆکە بەهارەکانەوەیە. بۆ نمونە کرێتە چێشت لەوانەیە ئێمە وەکو بڵین کۆمەڵی ڕۆگناسان کە لە بواری جادرمانیە کارەکەین لەوانێت تێبینیمان هەبێت لەسەرەوەی کە زۆربەی ڕۆکەکان لەوانەیە بە شێوەیەکی هەڵا بکرێن بە چێشت لێ بنرێن، وەکو دەزانین ئێمە و ڕۆکانە زەر دەکرێن ئەکوڵێندرێن بەداخەوە ئاوەکەی ئەڕێژرێ دواتر ئەوی کامێنن تۆ تڵپەکەی سوورەکرێتەوە ئەخورێ بەڕۆن. ئەمە شێوازێکی ناتەندروستە. من حەزەکەم لە خاڵی سێمە کە خاڵی خۆراکەکەیە کارێک جواب کرد کە ئێمە بە شێوازێکی تەندروست سوود لە ڕۆکە بەهارەکان وەرگرین بۆ خۆراک. یعنی ئەم شێوەی کە ئێمە بۆ نمونەی کنگر بێنینەوە، کنگر کە سوودێکی زۆری هەیە بۆ نەخۆشەکانی جگەر، بۆ مەمبوونی جگەر، بۆ هەوکردنی جگەر، تەنانەت بۆ زەردووی، بۆ زۆر نەخۆشی جگەر سوودی ئەوە یەک نمونەمان هێنایەوە. ئەم ڕۆکە کاتێک سوودی هەیە کە تۆ یەک ئاوی لێ بڕێژیت بەڵام دوای بیکوڵێنیت ئاوەکەی بخۆیتەوە، یاخود بە شێوەی شۆربا یان بە شێوەی دڵۆپاندن و بە هەڵمکردن سوود لە ئاوەکەی وەربگریت. نەک تۆ جوان جوان بیکوڵێنی نیو سەعاتێک ئاوەکەی بڕێژیت کە سوودەکەی تێدایە، دواتر بڵێ دواتر ئەوی تڵپەکە ئەمێنێتەوە کە لەوانەیە بەس تڵپەکەی بۆ فرەدان باشە و ئاوەکەی بخوانی. مرۆڤەکان ئەتوانن هەم ئاوەکەشی بخۆنەوە تڵپەکەشی وەکو ئەو چێژەی کە خۆی تڵپەکەی مناڵی سوودی نییە، هەمووی ڕیشاڵە بۆ پاکردنەوەی کۆڵۆن سوودێکی زۆری هەیە. بۆ چالاکردنی کۆڵۆن زۆربەی تڵپی ڕۆکەکان دوای کوڵاندن سوودی هەیە، بەڵام ئێمە ئەو کانزا و ماددە ڤیتامین و پرۆتینانەی کە لە کاتی کوڵاندنەکەیە ئەبێ بە هەڵم و بەرز دەبێتەوە، دواتر یەتەوە ناو ئاوەکەیان ئەڕوات، ئەوە سوودەکە لەوەیە. سوودی پزیشکی و تەندروستەکەی پێم خۆش هاوڵاتیان ئەو بزان کە زۆربەی ڕۆکە بەهارەکان تۆڵەکەیە، کنگرە، هەر ڕۆکێکی تر کە تۆ بیگرە بەرمونە خەرتەلەیە ئەگەر بێت و بۆ شوی کە ئێستا من بەکارهێنین سوورکردنەوە لە ڕۆنا، ئەوە ئەنی سوودی لەوانەیە بڵێمە سا 25 سوودەکەی تیا بمێنێ. شێوازێکی دروست بۆ ئەوەی خەڵک بەو شێوەی بیخوات. باسمان کە شێوازی تەندروست ئەوەیە کە ینی ئەگەر یەک ئاوی لێ بڕێژرێ بشۆرێتەوە پاک بێت، یاخود دوای گەرمکردنی چیکەم ئاوێک لێ بڕێژرێ دواتر بکوڵێندرێت و سەری دا بپۆشرێت. با ئێمە ینی هەندێک شت هەیە کە وەرمانگرتووە بە هەڵا هاتوین با بیگۆڕین کەیچێکە با بە شێوەی شۆربا سوودی لێ وەربگرین. زۆربەی ڕۆکەکانی بەهاری ئێمە لەوانێ بەرنامەکە کاتیەوە نەبێ بە هەمی باسکی ئەو تام و چێژەی خۆی هەیە. ئێستا خەڵک بڵێ لەوە چە سوودەکە لەوا بێت کە وەکو شۆربا بخورێ، بەڵام خەڵک زیاترێن دەی کە حەزی لە چێژ و تامەکەیەتی لەوە وەکو سەرچاوی تەندروستی حەز نەکا سوودی لێ. ئێمە ناڵین بە ئەوەش بۆ شێوازش با بخورێ. ئێمە بۆ لە تۆزە سفرەیەک ئەمڕۆ زۆربەی خەڵک چەندین جۆر خواردن دانێ، بەهارە ڕۆکە بە دوو شێواز لێ بدرێت. ئێمە خۆوەرزێکی بەهاری کەمە چەند مانگێک کە لەوانەیە چەند چێشتێکی کەم لەو ڕۆکانە بخورێ، بۆ بە دوو شێواز بادا بندرێت، بە شێوازی سوورکردنەوەی کە لە ڕۆنایە، بە شێوازی شۆربایی و ئاوەکەشی با سوودی لێوەربژێت. مامۆستا شێوازێکی تر داهاتوە بە تایبەت لەگەڵ زۆربوونی نازان ئەم شتانەی کە شتەکانمان بۆ هەڵەگرن، هەر ئەم ڕووەکە بەهاریانە لە ڕێگەی فرێزەر و نازام و جەمیدە و سەلاجە و هەڵەگیرێن بۆ وەرزێکی تر. جەنابەت بۆ ئەمە چیڵێ؟ ئایا ئەمە ڕێگایەکی دروست و باشە یان ئەویش مەترسی و خراپەی خۆی هەیە؟ لە ڕووی دەرمانسازی و خۆراکزانیەوە، لە ڕووی پیشەسازی خۆراک و دەرمانەوە هیچێک لە ڕێگەکانی پاراستنی ڕۆک بریتە لە فریزین، واتە بەستن دەبەدەرکردنی هەوا لەو کیسەیە لە بەزنابی هەوای تێدا بێ، ئەو ڕۆکە گرکردتە زەرفێکی تایبەتەوە و هەوای لێ دەرکرا وەکرایە شوێنێکی بەستنەوە فرێزەری سەلاجە بیان بەستەر بێ مجەمیدا دەکرێت. بەڕاستە سوودەکەی سەرەتای نامێنێت، لاوانی لە سا 25 سوودە خۆراکیەکەی یان تەندروستەکەی لەدەست بدا، سوودی هەرە مێنێ، بەڵام بۆکەوە نییە کە بە شێوەیەکی تازە و فرێش بخورێت. ئەمە خاڵی جیاوازەکە لەوەی هەیە، سوودی ئەمێنێ بەڵام کەمتر، بەڵام گرنگەوەی بە شێوەیەکی تەندروست هەڵبگیرێن. نەک ئەی وشکردنی بۆ منە بەشێک لەم ڕووەکانە. وشکردنیشی هەر بە شێوەی تەندروست هەیە. ئێمە شێوەی وشکردنەوەی تەندروستمان هەیە لەبەر سێبەر وشکەکردنەوە ڕۆکە پزیشکیەکان بە مەرجێک، یعنی لەبەر تیشکی خۆر نەبێت، واتە ئەوە یەک. دووەمیش بە شێوازێکی فشەڵ و دوور لە یەک وشک بکرێن بۆی کە ڕوونەکە. ئەمەش هەردیسان لە وشکردنەوەی ڕۆک تەنها ئاو لە دەسەدا، کە تەنها ئاو لە دەسەدا بگرێ بۆ بواری تەندروستی و پزیشکی لەوانەیە بە وشکراوی ڕۆکەکان سوودیان زیاتر بەو لەوەی کە بە فرێشی و بە تەڕێ بخورێن.
بەڵێ مامەسا هەر لەگەڵ جەناب تا لە دوو بەرنامەی پێشوە باسمان لە تایبەتمەندیەکانی بۆ منە ڕوەک و میوە زستانی هاوینیەکان کرد. وەکو وتمان ئەو میوانەی کە شیرین و ئاودان وەکو شووتی و کاڵک بۆ جەستەی مرۆڤ لە هاویندا زۆر سوود بەخشن و ئەوانەشی کە تۆزێ ترش و مزرەمەنین وەکو پرتەقاڵ و لیمە و لە نارنج و لارەنگی ئەمانە بۆ جەستەی مرۆڤ لە زستانە زۆر بەسوودن و ئەیپارێزێت لە تاو نەخۆشیە درمەکان. بزانم تایبەتمەندی ئەم ڕوەکە بەهاریانە کە هەمویان بۆمونە لە سەوزەمەنی و شتی سەوز و وەکو ئەو شتانەی کە جەنابەت باسکردن چه تایبەتمەندی و سوودێکیانتیایە بۆ جەستەی مرۆڤ لەم وەرزەدا؟ ئێمە ڕۆکە بەهارەکان ئەتوانم بڵێم بە پێی دابشکردنی کۆئەندامەکانی لەشی مرۆڤ سوودیان هەیە. واتە چەند کۆئەندامان هەیە، چەند سیستمی لەشی مرۆڤ هەیە، پێستە کۆئەندامی هەرسە، کۆئەندامی هەناسەیە، کۆئەندامی دەماری ناوەندە، کۆئەندامی میزەڕۆیە، کۆئەندامی هەموو کۆئەندامەکانی لەش کە 12 کۆئەندامن، چاوە، گوێیە، لوتە، ئەمانە قورگە. ئەتوانم بڵێم ڕۆکە پزیشکی بەهاریەکان بە پێی ژمارەی کۆئەندامەکانی لەش هەر 5-6 ڕۆکێک بۆ کۆئەندامی کە لە سوودی هەیە. سە بۆ نمونە لە بەهارە چوونە دەرەوە زۆرە و لەوانەیە زۆرخۆری بکرێت، لەوانەیە مرۆڤ دوای چەند مانگێک مانەوە لە ماڵا پێویستی بە کەشوهەوایەک و بە دەرونێکی ئارام بێت. ئێمە ڕۆکی گۆزروانمان هەیە، ڕۆکی شاڕێحانەمان هەیە، ئەمانە لەسەر کۆئەندامی دەماری ناوەند کارەکەن. کۆمەڵی پێکاتەیان تایە، کۆمەڵێ ڤۆلەتایل ئۆیلی پێوترێ. ڤۆلەتایل ئۆیل واتە زەیتی عەتری، ڕۆنی بۆندار کە لەوانەیە لە چەند کیلۆیە کاتۆ 1 مل 1 سیسی دەستکەوێ لەو ڕۆنە. ئەمە کارەکەن لەسەر هێورکردنەوەی مێشکی مرۆڤ لە وەرزی بەهارە یاخود نێرگزی چەکەلۆ ڕۆکانەی کە لەو گوڵە جوانانەی کە لە بەهارە لە کوردستانە زۆرە بە بۆنکردن و تەنان بە بینینیشی مرۆڤ ئاسوودەیی بۆ دێت. یاخود لە هێندێک لە دراساتەکان لە لێکۆڵینەوە زانستیەکان دەڵێن نێرگس دژی نەخۆشی خەمۆکیە. ئێمە زانین ینی هیچێک لە نەخۆشیە باوەکانی ئەمڕۆ خەمۆکیە، بەتابەتی گەنجان، بەتابەتی و کەسانی کە بڵێن بێهیوان لە ژیان لەوانە تووشی زۆر حاڵەتی دەرونیە بن. کەواتە ئەگەر بێت و پۆلێنیان بکەین بۆ کۆئەندامی دەماری ناوەند نێرگز و شاڕێحانە کە خوزامی پێوترێ لەگەڵ گۆزروان، گوڵی گۆزروان، ئەمە بۆ ئەوانە باشن. بۆ کۆئەندامی هەناسە لەوانەیە لە بەهارە نەخۆشیەکانی سنگ و کۆکۆپەتا تۆزێک بمێنن، دوای بڵێن گوڵە هێرۆ و ناوکی بەهێ و جاترە، ئەمە باشن بۆ ئەو کۆئەندامانە. باخێکی تری کەنگر و شاتەڕە و چەقچەقە و تاڵیشکە ئەمانە جگەر چالاکەکەن، لە سستی جگەر ئەمان پارێزن. ئێمە لەوانەیە لە بەهارە خواردنی چەور و کۆمەڵە زۆرخۆری بکرێ، ئەمانی کە باسم کرد چەقچەقە و تاڵیشکە و ئەمانە جگەر پاکەکەنەوە لە ژەهرەکان، لەو ژەهرانەی کە ئێمە لە ڕێی هەوا و خۆراک و ئاوە چێتە ناو لەشمانەوە. واتە بە پێی کۆئەندامەکانی لەشی مرۆڤ ئێمە پۆلیمەندیمان هەیە بۆ وەر کۆئەندامێک 4-5 گیای تایبەتمان هەیە کە سوود بەو کۆئەندامە ئەگەێنێ. گوڵە هێرۆ و گوڵە جاترە و کۆمەڵە شتمان هەیە بۆ قوڕک باشە. تۆڵەکە و کەنگر دیسان جارێکی تر لەگەڵ تووتڕک و ئەمانە بۆ خەرتەلە، ئەمانە بۆ چالاکردنی هەرس باشن. تۆ گەدەت لاوازە ئەو شتێک کە خۆی هەرس نابێ، لەوانەیە هێڵنج بێ، لەوانەیە بڕشێتەوە، لەوانەیە خۆراکت پێ نەکەوێ. کۆمەڵە ڕۆکمانێ باسمان کرد تۆڵەکە و کەنگر و تووتڕک و ئەمانە هەرس چالاکەکەن، ڕێخۆڵە بەهێزەکەن و لەوانەیە لە گرفتی و قەبزی بتپارێزن. شتێکی ترمانەیە هەر لە وەرزی بەهارە ئەویش ڕێواسە. وەکو ئەزانین وەکو میوە و شتێکی بەلەزەت و بەچێژ مرۆڤەکان بەکاری هێنن. ئایا سوودی ڕێواز تەنها لە تاموچێژەکەیدا یان سوودی تری هەیە کە بە تایبەتی یەکێکە لە خواردنە سەرەکیەکان کە ماوەیەکی تر بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەتەنێ و بەرچاوەکە؟ لەسەر ڕێواز زۆر شت هەیە، لە زانستا زۆر شت هەیە لەسەر ڕێواز کە لەوانەیە نەتوانین مافی خۆی بینێ. ڕێواز پێم خۆشە لەوانەیە ئەم زانیاریە تازە بێت. ڕێواز گەڵاکەی یەکێکە لە ڕۆکە ژەهراویەکان، ینی ئەو گڵاپانەیە تا ئەکرێت نەخورێت، ناڵم بەسە تاسە ژەهراویە، بەڵام هەتا ئەکرێت خۆمان لێ دوورگرین باشە، تەناوەی کە بەکەڵگێت لاسکەکەیەتی قەدەکەیەتی میان ڕێگەکەی. ئەم دوانە سوودی پزیشکیان زۆرە ئەگەر بە تەڕی بخورێت. هۆکار چییە بەونە لاسکەکەی خۆی زۆر بە چێژ و سوود بەخشە، بەڵام گەڵاکەی ژەهراویە؟ ئەو مادانی کە وەرەگرێت لە ناو خۆڵەکەوە لە کۆتاییدا کە ڕۆک گەشاکە زۆربەی لە گەڵاکەیە کەڵەکابێت. کۆمەڵێک کانزای تێدایە، ئەو کانزایانە خۆیان زیان بەخشن، خۆیان ژەهراوین. واگەر زۆر خۆریی لێ بکری ئەلبەتە نەک بۆ نمونە لەوانەیە ئێمە بڵین زۆر خۆری لێ بکری ئەنجا ببن بە ژەهراوی، لە کۆتای باسی ئەوکەین بڵین ئینشەڵا ڕۆکە ژەهراویەکان چین، هەتا بکرێت گەڵای ڕێواز بەکار نەهێت باشە بۆ خۆراک،
لەوانەیە ئەمەی کێماڵن ژاهرابیەوە بابەتێکی تایبەتە لە دەرمانسازیە سوودی لێ وەرەگیرێ لە دەرمانسازیە سوود لە ڕۆکە ژاهراویەکان وەرەگیرێ بۆ کۆمەڵێ دەرمانی سەرێشە و ئازار و سڕکەر و بۆ نمونە بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ بەڵام بە شێوەی تەندروستی بەڵ نابێ بەو شێوەی بخورێت بەڵام ڕەگەکەی و قەدەکەی سوودیان زۆرە ئەگەر بە تەڕی و تازایی بێ لەبەرەوەی مزریە کوترشیەکی تایە بۆ هەرست چالاکردن زۆر بە سوودە ڕێواز بۆ چالاکردنی هەرس و گەدە و جگەر و ڕێخۆڵە زۆر بە سوودە بەو شکراوەیش ڕەگی ڕێواز ئەگەر بێت و وشک بکرێت لاسکەکەی کە ئەو شتە سەوزەیە تا ئەگاتە سپایەتەکەی کە ئەوە ناو خاکایە گوترێ ئەو سپایەتێش بە ڕێگەکەی سوود و ئیسیفادەی تەندروستیە سوود و ئیسیفادەی ئەوە لە چیدایە سپایەتەکەی کە ڕێگەکەیەتی لە هەمان زیاترە لە قەدەکەی زیاترە زۆرتر بەڵێ لە هەمان زیاترە ڕەگی ڕێواز ڕوویەکە بۆ تەندروستیان لە خواردن و لە ڕووی خۆراکەوە هیچ بەڵام لە ڕووی تەندروستی و لە ڕووی پزیشکیەوە ڕەگی ڕێواز ئەگەر بە شێوەیەکی زانستی بە وشک بکرێتەوە و بکرێت بەهار درێت بکرێتە کەپسولەوە بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ناڵین چاکیەکە بەڵام کۆنتترۆلی ئەکات بێگومان بە پرس و شارەزاکردن بە کەسێکی شارەزا و پسپۆر لە بواری جادەرمانیە ئەتوانین بڵێن ڕەگی ڕێواز هیچێکە لەو ڕۆکانەی کە لەو بەرهەمانەی کە بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرە زۆر بەسوودە لەگەڵ چەند ڕۆژێکی ترە ئەڵبەتە هەروەها بۆ سکچوونی خوێناوی سکچوونی خوێناوی کە دایزانتری پێڵێن زوحار ئەمە مشەخۆرێکە یاخود بەکتریایە کە دوو جۆر هۆکاری هەیە ئەمەش بۆ ئەوەش هەر زۆر بەسوودە ئەو کەسانی کە سکچوونێکی خوێناویان هەیە ڕەگی ڕێواز ئەو سکچوونە خوێناویان ناهێڵێت و میکرۆبەکە یاخود مشەخۆرەکە لە ناوە بات و سکچوونەکە ناهێڵێت بەڵێ مامۆستا باسمان لە کۆمەڵێ لەو ڕووەکانە کرد هەندێکیان وەکو خواردن و چێژ دروستەکەن وەکو کنگر و تۆڵەکە و نازان ئەم شتانە هەندێک شاوکو ڕێواز لە جیاتی میوەیان هەر بۆ چێژێکی تایبەت چ ڕۆکێکمان هەیە وەکو سەوزەمەنی بەکاربێت لە پاڵ خواردنا بەتایبەت بۆ ئێستاەوەی من بیرم لێ کردەوە بە ڕەزامان هەیە کە ئەگوتێ سوودی زۆر ئایا ڕۆکی ترمان هەیە هاوشێوەی بە ڕەزا بۆ وەکو سەوزەمەنی لەسەر سفرەکان لە پاڵ خواردنا بخۆێت وەکو سەوزەمەنی جەرگیر کوزەڵا بنەماڵی نعناییەکان نعنا پونگا ڕێحانە ئەمان هەر هەمویان سەوزن و هەر هەمویان خۆشبەختانە لە کوردستانە زۆرن و ئەکرێ دوای پاکردنەوەیەکی جوان دوای شتێکی جوان بە ئاو خوێ یاخود بە پاکەرەوەیەکی گونجاو سوودیان لێوەربگیرێ ڕاستە ڕۆکەکان بە تەڕی سوودی تەندروستیان کەمە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر ئاوی تێدایە بەڵام ئەگەر بە شێوازێکی بەردەوام ڕۆژانە بخورێت و ڕۆژانە چەند گرامێکی لێ بخورێت سوودی بێگومان سوودی تەندروستی سوودی بەڕەزا بە جیاوازتر لەوانی تەچووکەوان زیاتر لە پێدەشت و شوێنە گشتەکان ئاکرێ و مرۆڤ ئەتوانێ وەکۆڵێ بیان چێنێ بەڵام بەڕەزا شتێک کە بەتابەت لە شاخەکانە ئەڕوێن بەڕەزا و جاقەیتەران لە هەندێک جاری وا هەیە دەمکانی و ژێر ئەشکەوت و شتەکان ئەڕوێن بەڵێ شوێنە شێدارەکان بۆ نەخۆشەکانی کۆئەندامی میز و میزەڕۆ زۆر بەسوودە بۆ بەردی گورچیلە بەڵێ وەشتێکی زانستیە لەبەرەوەی ڕۆکێکی دیورەتیک واتە میزپێکەرە میز ڕائەماڵە لە ناو گورچیلە ناڵە بمێنێتەوە بۆ بەردی گورچیلە و ڕەمڵی گورچیلە بە تایبەتی و بۆ هەوکردنی میزەڵدان بۆ هەوکردنی گورچیلە بۆ هەوکردنی بۆری میز زۆر بەسوودە باڕێزە و زائیدەن جاقەیتەران مامۆستا هەر لەم وەرزا ماوەیەکی تر هەرچی پێدەشت و دەشتەکانی کوردستان هەیە زەردپۆشە بن بە گیایەکی جوان کە نازانم خەردەلی پێ ئەگوترێتی خەرتەلە بزانم هۆکاری زۆری ئەم خەرتەلەیە بۆ چێگرەوە سوودی ئەم خەرتەلێ ئەگەر برایانیشمان لە کۆنتترۆل وێنەیەکی بخەن سەر شاشە نازانم سوودی ئەم خەرتەلەیە لە چیدایە بۆ خەرتەلە خۆی بەداخۆ گەلی کورد بێژوەیەکی تاوی لەگەڵ خەرتەلەیە هەیە بۆ هەیە ئەو کیمیایی بەڵێ غازی خەردەل کاڵن غازی خەردەل ئەوە پێکێکی لە پێکاتەکانی ئەوەیە زۆرخۆری لە خەرتەلەیە باش نییە خۆی کۆندامی هەرس چالاکەکات بۆ چالاکردنی هەرس بۆ زۆربەی نەخۆشەکانی هەوکردنی گەدە و ڕیخۆڵە خەرتەلە زۆر باشە بۆ پاکردنەوەی جگەر لە ژەهرەکان بۆ چالاکردنی جگەر بۆ چالاکردنی زرا و زۆر باشە بەڵام کاتێک کە بە جورعەیەکی زیاد دەرمانێکی لێ دروستەکرد یاخۆ ژەهرێکی لێ دروستەکرد بە تایبەتی لە تۆوی خەرتەلە ئەو کاتە بێ بە ژەهرێک و وەکو بڵێنەوە کە بینمان ویسمان کە غازی خەردەل لێ دروستەکرێت غازێکی بێهۆشکەرە بێت ئەو کاتە کەسەکە بێهۆش دەکات و لەوانەیە کۆئەندامی دەماری ناوەندی لە کارەخات ئەگەر بێت و زۆرخۆری لێ بکرێت تا بکرێت ئەوە لەوانەیە
کۆئەندامی دەماری ناوەند سڕ بکات و کەسەکە بێهۆش کات یان یەتەوە سەر خۆیان لەوانەیە تەنانەت تا مردنیش ئەڕوات زیانەکانی بەکارهێنانی تەنها بێ بە فلتەری تەندروستیا بچەیان مرۆڤ دەتوانێت ڕاستەوخۆ لە شتێکا سوودی لێ ببینێ. خۆی ئەمە خاڵێکی زۆر جوانە بەڕاستی ئێمە زۆر جار ئەم شتانە لە کەناڵەکان لە ڕادیۆ لە زۆر شوێنە باسەکرێت ینی بەداخەوە ئێمە لە کوردستان لە هەموو شتێکا جیاوازی لەگەڵ هەموو دنیاە لە هەموو وڵاتە ناڵم لە وڵاتان زۆربەی وڵاتان بەتابێت وڵاتە پێشکەوتوەکان تەنانەت هێنانی جایە گوڵێک لەو شاخان بە بەیاسا ڕێکخراوە چێ بۆ هەیە بە پێی یاسایەک ئەو جایە گوڵە لێ کاتەوە لە چەند ستاندەری جیانیمان هەیە سەمە لە کوردستان جگە لە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان کە کاری جادەرمانی ڕێکەخەن ڕێکخراوی ڕۆکی کوردستانمان هەیە خۆشبەختانە هەڵەسن بە کێوماڵکردنی کەزوو کوردستان تۆمارکردنی ناوی ڕۆکەکان پاراستنی نمونەیە لێیان و کۆمەڵی خەڵکی بەڕێز لێرە دەست خۆشحال لێکن وەکو دکتۆر عەلی عەسکەری و دکتۆر سامان ئەفراسیا و چەند هاوکارێکی کەیان ئەمانە بەڕاستی کارێکی زۆر تایبەت و دەگمەن و ناوازە ئەکەن بۆ پاراستنیان. ئێمە ئەم شتانی کە باسیەکەین خەڵک خۆی ئەیکات مەفروضە ئەمە کاری حکومەت بێت کاری چەند لیژنەیەک بێت کاری خەڵکێک بێت کە سەرپەرشتی ئەمانە بکات کە ئەم ئیشانە ئەکەن واتە لە زۆربەی وڵاتان ئەمە کارگەیەکی کات ئەگەر حکومەتیش نەی کە با کارتی تایبەت بۆ نمونە کارگەیەک دادمەزرێ بە لە کیسکردن و لە پاکەتکردنی ڕۆکە بەهارەکان بوونە یان ڕۆکەکان بەگشتی ئەم ڕۆکە دوایی کە بە فلتەرێکی دەرمانسازی ڕوا پزیشکێکی دەرمانساز بۆ نمونە هەڵسەنگاندنی بۆکە دوایەوەی کە زانیمان ژاراوی نییە بۆ خۆراکە بێت ئەو کاتە یان بە شێوە تەڕەکەی بە فریزین هەڵبگیرێت یاخو بە شێوەی وشکردنەوە لە پاکەتا تۆ ئەگەر ڕۆکێک لەسەر و جادەی بیکڕی ڕاستە لەوانەیە سوودە پێ بگەێنێ بەڵام ئەگەر بە شێوازێکی زانستی لە مارکێتێک لە شوێنێکی تر بیکڕی ئەوە زۆر دڵنیاتری لەوە کاتە یان لەمەشا ئێمە کەم تەرخەمی و فرامۆشیمان هەیە لەبەرەوەی ئێمە ئەم شەوەی کە لە بازاڕا هەیە زانستی نییە لە ئێستا ئێمە بۆ ئەو لایەنەمان نییە بۆ لایەنی پەیوەندیدار و دڵسۆز خۆمان چۆن سوود لە ڕووەکە بەهاریەکان وەرگین بەڵێ خۆمان ئێمە ئەتوانین ئەوەی کە خۆی ڕاستەخۆ شارەزایی تایە ئەتوانێت بچێت لەو کەژووچەوە دوایەوەی کە پرسیار بە کەسێکی شارەزاکە بڵێن بۆ نە چیلۆیەک چەندێک لەو ڕۆکە هێنێتەوە بە چەند ژەمێکی کا بە چێشتەی خوا ئەوە باسمان کرد کە بە شێوەی لێنانەکەی چۆن بێت بەڵام ئەگەر بە بێ وشکی کاتەوە وتمان دوو ڕێگای یان لەبەر سێبەر وشکێ کاتەوە یان لە هەواکەی دەرەکە لە کیسی تایبەتە ئەوە بڵین لە فرێزرا هەڵێگرێ بۆ ژەمەکانی تر بۆ شێوەیە ئەگینە تۆ سوودی زانستی لێوە بگریت حتمما پێشمان بە کەسی شارەزا بێت یان پرسوڕا بە کەسی شارەزا بێت ینی وەڵو دوای کوڵاندن خۆلەوانەیە کۆمەڵێک میکرۆب و کۆمەڵشتی تر ئەڕۆن بە کوڵاندنەکەی بەڵام گرنگەوەی ئێمە خۆمان لە ڕۆکە ژاراوەکان نەدەین ئەوانەی کە باون لە ناو خەڵکاوکو کنگر و تۆڵەکەوەمانە ئەوە کێشیان نییە بە هیچ شێوازێک. مامۆستا وەگەزانی بەشێک لە ڕووەکە بەهاریەکان لەوە چێ ژمارەیان یان بەشیان هێندە کەم بێ بەشی هەموو خەڵک نەکا ئێمە چۆن مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم ڕۆکە بەهاریانە بکەین بۆ ئەوەی وەکوڵێ لە ناو نەچن و بە شێوازێکی دروست کەڵکیان لێوە بکرین. بەڵێ ئەمەش ئاماژەیەکم پێ کرد کە ستانداردی جیهانی هەیە ستانداردی جیهانی ئەوەیە کاڵێک کە تۆ چوویتە قەتپاڵێک بۆ منە 5 بنجی ڕۆکێکت بینی لەم 5 تۆ هەر 5 هەڵمەکەنە بۆ دووبارە شینبوونەوە و چاندنی بۆ ساڵێکی تر بۆ منوانە دووبارەکردەوەی ژیانەوەی پێویستە تۆ لەو سیانە لەو 5 زۆرەکەی سیانی لەکەیتەوە دوانی بێڵیتەوە واتە ئێمە ئەبێت هەر کەسێک لە ئێمە هەست بە بەپرسیارەتی بکات نەک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بچێ ئەو کەژوچەوە یعنی بۆ نەسە گیامان هەیە زۆر دەگمەنە و زۆر بە نرخە گیامان هەیە دوای وشکردنەوەی گوڵەونەوشە ینی کیلۆیەکی لەوانەیە 100,000 زیاتر بکات جا سالمەمان هەیە لە 100,000 زیاترە جا سالمە کە سەعلەبی پێڕنبوونی بۆ نوتامی بڵێن بۆ منە ساردەمەنەکان خۆشەکات یان گوڵی گۆزروان ئەمانە هەمویان نرخی کیلۆیەکیان بە وشکراوی خۆیدا لە 100,000 دینار ئەمە ئەگەر بێت و ئێمە بۆ بەرژەوەندی مادییان بۆ بەرژەوەندی ئەوەی کە خۆمان شتێکمان دەستکەوێ بچین کەژووچەوەکان بڕۆتین و نابێت ئەمە ئەبێ و کەسانەی کە لە بواری جنگە پارێزی و ڕۆگناسی و ڕۆک پارێزیە کارەکەن ئەبێمانە خەڵک و شار بکەنەوە لە ناویشانە ئێمە کۆ کومەڵ ڕۆگناسان دایم جەختمانەوە کردوتە بەردەوام کە نابێ ئێمە ئەندامانی کۆمەڵی ڕۆگناسان لەبەر بەرژەوەندی خۆمان کە چەند ڕۆکێک بۆ دەرمان باشە بچین کەژووچەوەکان بڕتێنینەوە ڕووەکە بەهاریەکانی کوردستان ئەو مەترسیان لەسەر مەترسی لە ناوچوون و ئەو ڕووەکەی کە بۆ منە مەترسی لەسەر بێیان بەرەو نەمان چوو بێ هەر نەمابێ کامەیەکە خۆی زۆربەی ڕۆکە بەهاریەکان
هەموو ڕۆکێک مەترسی ئەوەی لەسەر کە لە ناوچی دەکرد زۆر هێرشی بۆ بکرێت بەڵام ئەم چەند ساڵەی کە ڕابرد کە خەڵک بڵین کوردستان لە بژانەوەیە کابوو خەڵک کەمتر پێویستی بۆ بوو کە پەنا بۆ ڕۆکەکان و کەژووچەوەکان بەرێ ئەمەی کە هەیە ئەم دو سێ ساڵەی کۆتایی کە ئەوەیە مەترسیەوە کرێت کە خەڵک لەبەر بژێوی ژیان دارەکان ببڕێتەوە یاخود لەبەر ئەوەی کە کردنی فرۆشتنی پێوە بکات چێ ڕۆکار کە هەمووی هەڵکەنێ ئێمە ناتوانین تهدیدی ڕۆکێ بکەین بڕین کەم بۆت لەبەرەوەی بەداخەوە داتایەک و شتێکی تایبەت نییە لە کوردستانە لە کە بڵین چەند ڕۆک مەترسی لەسرە هەموو ڕۆکەکان بەگشتی مەترسی لە ناوچوونیان لەسرە ئەگەر بێت و کاری لێکردنەوە و کردنی فرۆشتن پیانەوە سنووردار نەکرێت هەین بۆ من ئێستا من لەم چەند ڕۆژە لە میوانی لە ماڵێک بووین پیاوە بەتەمەنەکان باسی ئەویانە کرد کە ساڵان لە نزیکی ماڵەکان کەنگر لێکرایەوە تۆڵەکە هەبوو چاوبازە هەبوو ئێستا بەداخەوە بەبێ ئەوەی کە لا ئیرادیان بەبێ ئەوەی کە هاوڵاتیان بچین لێکردن بەهۆی فراوانبوونی دانیشتوان و خان و بینا و شوقە دروستکردن و نەمانی زەوی کشت و کاڵەکان و ئەوەی کە درا بە کارگە و بە کۆمپانیەکان ئەمە هەر خۆی لە خۆیان ئەمە مەترسیەکە لەسەر ڕوەک مەترسیەکە لەسەر ڕوەک بەڵام ئێمە بۆ هەموو بڵین ئەگەرێک ئێمە ئەگەرێکی بڵین جێگرەوەمان هەیە پلانێکی جێگرەوەمان هەیە مامۆستا ئەزمونێکمان هەیە ئەو ڕوەکە بەهاریانی کە لە شاخ هەن وەکو کنگر و نازان بە ڕەزا و یاقەی تەران و ئەم شتانە ئەزمونێکی سەرکەوتومان هەیە کە لە پێدەشتەکان لە شوێنە کشتتوکاڵەکان یان نزیک لە شارەکانە تۆوەکەیان یان وەکوڵێ ڕێگێکیان بهێنین و سەر لە نوێ سەوزی بکەینەوە بۆەوەی لە مەترسی تیاچون بیان پارێزین بەداخەوە لە کوردستان من نەمبیستوە نازانم کە کێڵگەی تایبەتە بێ بە ڕۆکی پزیشکی لەوانەیە کەم هەبێت بەسەر لەسەر ئاستی تاکەکەسی یاخود جوتیاری سەرکەوتو لەوانەیە کردی بێتی من ئاگام لێ نەبێ بەڵام نەمبیستوە کە پرۆژەیەکی گەورە هەبێت بۆ نمونە بۆ زعفران بۆ ئالۆڤێرا بۆ نەعنا بۆ پۆنگا بۆ گوڵەبەی بوون ئەمانە نەمان بیستووە کە پرۆژەی گەورە هەبێت دواتر بەرهەمەکەی لە پاکت بکرێت یاخود بە کارگەیەک بدرێت کارگەکە لە پاکەتی بکاو بیفرۆشێتەوە لە وڵاتانی کە هەیە من متابعەم کردووە لە ئێران لە میسر لە وڵاتە کشتتوکاڵەکان ئەمە هەیە لە ئوسترالیا یعنی بۆ ئەوەی کە پەنا خەڵک پەنا نەباتە بەرکەزووچێوەکان ئەو ژینگە جوانەوە خۆی بمێنێتەوە لە وڵاتە کشتتوکاڵەکان حکومت خۆی پلانی هەیە هانی جوتیارات هانی کارگەکانیات کە کار بکەن لە وەبەرهێنان لە بواری ڕۆکە پزیشکەکانە کێڵگە بۆ نمونە ئێستا کارگە هەبێت تۆ توانی ئەو کاتە کارگەکە پێویستی بە ڕۆکە بێت جاتۆی بە خەڵکی تاکە خەڵک بڵێ لەو کەژووچێوەشتن بۆ بێنە ئەگەر بۆ منە کارگەی لە پاکتکردنی ڕۆکە پزیشکەکان هەبێت لە کوردستانە کە ئەو پرۆژێکی زۆر سەرکەوتووە من هەر کەسێک لێرە و جوۆی لێمانە من پێڵێمە گەربێت و ئەو کارە بکات کارێکی زۆر سەرکەوتووە بێ لە بەرەوەی جیهان بەگشتی بەرەو ڕۆکی پزیشکی و بەرەو گەڕانەوە بۆ سروش دەچێت جیهان بەگشتی لە ناوی شانە کوردستان ئەگەر بێت و ئەو کارگەی بکرێت لە کوردستانە پرۆژێکی وا بکرێت بێگومان ئەو کاتە کارگەکە پێویستی بە جوتیاری سەرکەوتوو بێ بۆی کە ڕۆکی فیزیکی بۆ بچێنێت یعنی ئێستا بۆ من جارێکەس لێرە باسمان کردووە کە هەنگەوانی سەرکەوتوو هەیە و توێتی وەرە تۆ کێڵگەیەکی گەورم بۆ بکە بە گوڵێکی تایبەت بە گوڵەبەی بوون بە گوڵی گۆزیروان بەس من هەنگەکەمی تیادانیم تۆ مەصرفی کێڵگەکە لەسەر من هەموو شتێکی بەس تۆ بەڕێوی بەرە من بەزەوەنە کە هەنگەکەم لە نایە بێت و بڕاو پیتاندن بۆ گوڵەکان بکات و کەواتە گوڵێکی کە لە دەشتەکە ئەیبینین بەڵام مرۆڤ نەبوونی ئەتوانێت بۆنی پێوەکان نەبیخوا کەواتە هەنگ ئەتوانێت وای لێ بکات بە فیلتەری خۆیان بە دوای کاتەوە مادەیەکی چێژبەخش بۆ مرۆڤ بەڵێ زۆربەی ئەوانەش بێسوود نین بۆ مرۆڤ خۆی پیتاندنی گوڵەکان زۆربیان بەهۆی با و بەهۆی مێشنگەکانەوە ئەبێن و تەنانەت جگە لەوەش کە زۆربەی گوڵەکان دەنکە هەڵاڵیان هەیە ئەو دەنکە هەڵاڵە دواتر بەژێر سکی مێشەکە و بە قاچی و ئەنووسەی کەباتەوە بۆ هەنگەڵانەکەی خۆی ئەوەش دواتر خۆراکێکی پڕوزەیە یعنی دەنکە هەڵاڵە کە بە عەربی وتر حبوب اللقاح پۆلینگرین ئەوەش بۆ خۆی خۆراکێکی تەواوە یعنی پوختە و کورتکراوی گوڵەکەیە ئەو دەنکە هەڵاڵەیە مامۆستا ڕوەکی ئایا ڕوەکە بەهاریەکان سوودی تاگلایانن یان بۆن تەنها یەک سوودیان هەیە چەندان سوودی تریانێ بۆ نمونە گوڵمان هەیە تەنها ڕەنگی جوانە بۆنی نییە و تامیشی ناخۆشە هیوامانێت تامی خۆشە بەس بۆن و ڕەنگی نییە ئایا ئەمە تەنها هەمانە تەنها تاگلایانە بێ سوودەکە یام شتی تری لێ سوودی تری تایە خۆی ئەتوانین بڵین بەگشتی بەهارەکان بە زۆربیان سوودی پزیشکیان هەیە
جگە لە سوودە پزیشکیەکەیان و خۆراکیەکەشیان هەیەە بۆنیشە خۆش و تامیشە خۆشە بۆن منە ئێستاگەر نێرگز وەربگرین لێ کۆڵینەوەکانن نێرگز بۆ خەمۆکی باشە لەمان کاتە جوانیش ئەبەخشێ و درو دەرو نەکاتەوە لەمان کاتە بڵێم سوودی تەندروستی شێ بۆ پزیشکی دەرونی بۆنیشی خۆشە ئەمە هەمووی تیاکۆ بۆتەوە یان گوڵەباخ کە دیسان لە بەهارە ئەڕوێ و لە ماڵەکانە بڵین لە شوێنەکان شەتڵگەکانە زۆرە گوڵەباخیش کۆمەڵەیە سوودی زۆری هەیە لە ڕووی پزیشکی و تەندروستیەوە بەتایبەتی بۆ کۆئەندامی دەماری ناوەند و بۆ نەخۆشە دەرونی و زۆر کەس وشکیشیەکان چادایخوا بەڵێ تامبوونێکی زۆری خۆشی هەیە لە هەمان کاتیشە سوودی پزیشکیشی هەیە تامیشی هەیە بۆنیشی خۆشە و سوودێکی پزیشکیشی هەیە بەڵام لەوانەیە گوڵی ترمانێ وەکو گوڵەبەی بوون سوودی لە هەمویان زیاترە بەڵام بۆنی نییە گوڵەبەی بوونەوەی کە چاوپشیلەی پێڵین یان گوڵە حاجلەی پێڵن گوڵێکی ناوزەردی پەڕەسپیە ئەوە سوودی پزیشکی زۆر زۆرە ئەنتی ئینفلامەیتەری و ئەنتیبایۆتیکێکی زۆر زۆر بەهێزە بۆ هەموو لەش ینی بۆ هەوکردن و التیاباتی عام زۆر بەسوودە بۆ تەنانەت بۆ هەوکردنی گەدە و ڕیخۆڵە و میکرۆبی مەعیدە قورحەت المەعیدە هیچ پایلۆری و بۆ کۆئەندامی هەناسە بۆ ینی سوودی زۆر زۆرە گوڵەبەی بوون بەڵام لەوانەیە بۆنیشی یان نەیبێ یان ناخۆش بێ ئەنی کەواتە لە هەموو جۆرەکانمان هەیە. بەڵێ مامۆستا لە ئێستایا وەرزی بەهار و گەشتکردن و سەیرانە من لە چەند بەرنامەیەکی پێشووتردا باسم لە پاراستنی ژینگە و گرنگی پاراستنی ژینگە کردووە تەبعاً بەهۆی سەیران و گەشتەکانەوە ئەم ڕۆکە بەهاریانەش لەوە چێ ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون یان بۆمە پیسکردن و لێکردنەوە ببن ئەوەی کە پێویستە ڕەچاو بکرێت لەم گەشتانەدا و ڕێنمایی حکوومەت بۆ خەڵک و ڕێنمایی ئەوە بۆ هاوڵاتیان چییە کە ڕەچاوی هەم سروشت بکەن هەم ئەم ڕۆکە بەهاریانەش بپارێزن ئەوەی کە بە پرسیارەتی لەسەرشان بە دەرەجەی یەک حکوومەتە حکوومەت بە هەموو ئەو دام و دەستگانی کە پەیوەندیدارن بۆ لە بواری شارەوانیە کە ژینگەکە بە پارێزراوی بە جوانی بێنێتەوە ئەوانی کە لە بواری تەندروستیایە کە نێڵن مامەڵەیەکی ناتەندروست بە گوڵ و گوژوجیاکانەوە بکرێت کاڵین مەبەستمانەوە نییە قەدەغی بکەین لیان بە قسەیەکی ئەمە بەڵکو ڕێک بخرێت تەنزیم بکرێ کۆشکیان بۆ دابدرێ ئەو کەسانە یاخود چاودێری بکرێن کە بە شێوازێکی ناتەندروست نەیفرۆشن جاروایە تۆ بارانە سێرێکی جایەکی هێناوە لە چارەکۆیەکا لە تورەکەیەکی کۆنا لەسەر جادەکە فڕیاوە قڕ و ئاوە چێتە ژێری دواتری فرۆشێت ئەمە لەوانەیە سوودێکی تەندروستی بگۆڕێ بۆ زیانێک لەو کاتەیە واتە ڕێک بخرێ ئەمە قەت دەگەڵەوانین کە خەڵک قەدەغە بکرێت لە هیچ کار و کەسابەتێک بەڵکو کارەکان بۆ ڕێک بخرێت و بە شێوازێکی تەندروست بیفرۆشن ئەمە ئەرکی حکوومەتە کە چاودێری بکاتە سەر ژینگەکەی خۆی و بەرپرژارەتی خۆی پێی هەستێ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرکێکی تری ڕێکخراوەکانی ژینگە دۆستی و پارێزی و ئەوانەی کە لە بواری تەندروستی و ڕۆکناسیە کارەکەن ئەوەیە کە داکۆکی بکەن لەو ڕۆکانی کە ماونەتەوە پەری پێ بدەن وەکو باسمان کرد کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان یان ڕێکخراوی ڕۆکی کوردستان یان ڕێکخراوەکانی ژینگە پارێزی کە زۆرن لە کوردستانە ئەمانە ئەبێت داکۆکی لەوە بکەن کە توخم و تۆوی ڕۆگەکان بپارێزن بە هەڵگرتن و بە پاراستنیان لە شەتڵگە و لە گوڵخانەی تایبەتە ئەمە ئەرکی ئەوانە بەڕاستی و لە هەمان کاتیشە لە ڕاگەیاندنەکانەوە بەداخەوە لە ڕۆژانی سەرکی بەهار و نۆرۆزە ڕاگەیاندنەکان پڕێ بێت لە ئیتر ینی زۆرشتی بەسەر بێتە بەس خەڵک بەس هەڵەپەڕێ بەرزە بێتەوە خۆشیەکانە گوازینەوە ینی کەمتر ئێمە گرنگی بە لایانی ڕۆشنبیری و لایانی ئەوا دێن کە ئێمە چۆن کە چوینە ئەو دەست و کەژوکیەوە چۆن بیپارێزین چۆن ڕێزی لێ بگرین ئەو کەژوکیەوە کە تۆی بینی جگە لە خۆراک و تەندروستی و ئەوە هەوایەکی پاکت پێبەخشێ ئۆکسجینت پێبەخشێ یعنی ئێمە ئەرکی ڕێکخراوەکانەوەی کە خەڵک وشار بکەنەوە نەیەڵن کە خەڵک بە کەیفی خۆی بەویستی خۆی ژینگە پیسکا و ئەزێتی کێڵگەکان و ڕۆکە خۆڕستەکاندا ئەڵکی هەمووشمان وەکو هاوڵاتی گشتمان ئەمە هەمومان تیا بەشدارین هەرکەس لەژێر خۆیەوە هەست بکات کە ئەو شوێنی کە تۆ بۆی ئەچیت دوای تۆ کەسێکی تریت سبێنە کەسێک کردە ساڵێککە خۆتە چیتەوە ینی ئەگەر خزمەتت بۆ ناکرێت پاگڕای ناگری مێڵە تۆ ینی مناڵەکەت پیسی بکات پلاستیک و نالونەکە بە جێمێڵە تۆ هەر بە ڕێزێک هەر کەسێک لێمە کاچە بۆ گەشت و گوزار بۆ منە بە ڕێزی وایە لەوانەیە بایی 500 کیلۆ گۆشتی سوورە با لەگەڵ خۆی ئایخوا تۆ توانی 50 بۆ 70000 بە گۆشتی سووری لەو دەشتە بیخۆی ناتوانانی 5000 بە خەڵوز ئەو دارە نەبڕیتەوە ئەو ڕۆکە نەبڕیتەوە وانە ئەمە زۆر ئاسانە تۆ بتوانی پارەیەکی زۆر بێ بە خواردەمەنی زیان بەخش چەوری خواردنەوەی گازی خواردنەوەی مەسەر شیرینی و چەوری ئەتوانیت
علاقەیەک بە خەڵوزێک لەگەڵ خۆتا بێ ئەوە بەکاربێنیت. مامۆستا گرنگی ڕێخستنی گەشتی زانستی ناوەندەکانی خوێندن بۆ ئەو شوێنانە بۆ ناسینەوەی ڕووەکەکان دەچیدایە؟ زۆر گرنگە. چۆن من ئەڵێم دەستیان خۆش بە وەزاری تەندروستی خوێندنی باڵا، چۆن نەخۆشخانەکان دەڵێن نەخۆشخانەی مناڵانی فێرکاری، نەخۆشخانەی فێرکاری، نەخۆشخانەی بۆ نمونە ئەوەی فێرکاری، چۆن نەخۆشخانەی فێرکاری هەیە بەوەی کە خوێندکارەکانی پزیشکی لە قۆناغەکانی کۆتاییە ئەچن لەوێ پرۆڤە ئەکەن و با بڵێن لە نزیکەوە نەخۆشە بینن. خۆزگا گەشتی فێرکاریشمان هەبووە، گەشتی زانستی فێرکاریمان هەبووە بۆ خوێندکارەکان و قوتابیەکانی بەشی بایۆلۆجی، بەشە پزیشکیەکان، بەشی کشت و کاڵ. یعنی ئێستا بەداخەوە جار وایە کەسێک بەڕێزێک بەکالۆرۆسی هەیە یاخود ماستەری هەیە لە کشت و کاڵە، لەوانەیە 5 ڕۆکی پزیشکی یاخود بەهاری نەناسێتەوە. ئەمە کارەساتە بەڕاستی. ئەمە ئەگەر بێت و لە قۆناغەکانی خوێندنە ساڵانە گەشتی بەهاری و گەشتی بڵین ڕۆکناسیان پێ بکرێت لە نزیکەوە، ئەو مامۆستا بەڕێزانە بیان بن قوتابیەکان برن گەشتی بەهاریان پێ بکەن، لە نزیکەوە ڕۆکەکانیان پێ بناسیێنن. ئەو کەسە لەوانەیە دواتر بۆ خۆی بەبێ مێشکیا ئەو کەسا گەربیانی نەبێت تەبار بەسەر حکومەتەوە، لەوانەیە داوای دامەزراندن و موچە لە حکومت نەکات. لەگەر بێت و تۆ چەند گەشتێکی پێ بکەی چاوێکرێتەوە و شارەزا بێت و عقل و دید و بۆچوونی فراوانە بێت، لەوانەیە بیکە بە پرۆژەیەک. لەوانەیە یعنی ئێستا بۆ نمونە من بڵین سەفەرێکی ئێرانم کرد، پێشەنگایەکی گەورەی ڕۆکناسی کرابەوە، یعنی قوتابی کشت و کاڵ هاتبوو وتی من قوتابیم و هیچ کاتێک چاوم لەوە نییە کە دامەزرێم یان موچەوە بگرم، من کار لەسەر زعفرانەکەم، هەل ئێستاوە کارم بۆی کردووە، هەل ئێستاوە کارم بۆی کردووە، زانیاری کۆکەمەوە لەسەری و بەدوای بازاری گونجاوە گەڕێم بۆی کە وەبەرهێنان لە زعفران بکەم. بۆ هەر ئەگەر هەر خوێندکارێکی کشت و کاڵ دوای تەواوبوونی خۆی ئەگەر پەرە بە یەک ڕۆک بدا، هەر لەبەر بەرژەوەندی خۆی پەرە بە یەک ڕۆکی کشت و کاڵی بدا، ئەم وڵاتەیە ئەمە هەمووی ڕازێتەوە لە گوڵ و گوڵزار و لە جوانیە. مامۆستا ئەوەی کە تێپەڕی و باسمان کرد باز لە سوود و گرنگی و بایەخ و چێژ و تامی ڕووەکەکان و بە شێوەیەکی گشتی لە بەشێکی قسەکان تا جەنابەت ئاماژەت بە ڕووەکە ژەهراویەکان کرد. بزانین ئەم ڕووەکە ژەهراویانە کامانن و سەرەتا هەر بزانین جۆرەکانیان، بزانین دوای باز لە زیان و خراپەکانیان یا سوودەکانی تریان نەکەین ئەگەر لە چه بوارێکا بەکاردێن. ئەو ڕووەکە ژەهراویانە بەشێکی تایبەتن لە زانستی ڕۆکناسی و بەتایبەتی لە بواری دەرمانسازیدا. بەو ڕووەکانە ئەوترێت کە خواردنیان ڕاستەوخۆ لەلایەن مرۆڤەوە یاخود لەلایەن ئاژەڵێکەوە زیانی هەیە، زیانی زیاتر لە تەندروستی. بۆ نمونە لە کوردەواریشا زۆر جار باو باپیرانی ئێمە لە گوندێکە لە دەشتێکا لە کێوێکە ئەگەر بەچیا زانیوانە ڕۆکێکی ژەهراویە کاتێک ئاژەڵێک ڕێویەک شتێک کە ڕۆکێکی خوارد بێ تووشی سکچوونێکی زۆر بوو بێ یان تووشی سەرجێژبوون و بورانەوە بوو بێ، زانیوانە کە ڕۆکە پزیشکیە و بەردێشتێکیان کەڵەکە کردووە لە تەنیشتی و نانێشتە خەڵک بە دەوریا بچێت، یان تۆماریان کردو حەکیمەکان کەوتیان ئەمە ڕۆژێکی ژەهراویە لە ئاژەڵێکەوە فێرە شتە بوونە پێشەوەی کە زانست بەم شێوەیە ئێستا پێشکەوێت. بەڵام زانست ئێستا هەستاوە کە ئەم ڕۆکانەی خستۆتە ژێر لێکۆڵینەوە و تۆژینەوەوە و مادە چالاکەکانیانی دەرکردووە. ئەلبەتە کۆمەڵە مادەی سیانی هەیە، زەیتی هەرفڕیومان هەیە، فۆلەتایل ئۆیل، ئەمانە کۆمەڵی کانزامان هەیە، جیوە هەیە. بۆ نمونە یعنی لە کانزاکان، لە زەیتە هەڵفڕیوەکان، لە مادەی سیانید و لە فلاڤۆنویدەکان هەر گروپێک لەم مادە چالاکانە ئەگەر بێت و بە ڕێژەیەکی زۆرتر بخورێت یاخود ڕۆکێک ڕێژەیەکی زۆر لەم پێکاتە چالاکانی تیا بێت کە ئەو بێت ڕۆکێکی ژەهراوی. ئەمە پێناسی ڕۆکە ژەهراویەکانە لە کوردستان. جۆرەکانی کامان ئایا ئێمە ناسی ومانن هەمانەکەوا ڕۆژانە تەعاملیان لەگەڵا بکەین یام هەر تەنها نازانم ناویان هەیە؟ خۆی ناویان هەیە، بەڵێ بەسەر بۆ منە گوژاڵک وەکو کاڵەکە مارانەی پێوترێت، وەکو شەمامە یاخو کاڵەکێکی بچووک وایە گوژاڵکی پێڵەن تاڵە. ئەمە لە ڕووی دەرمانسازی تەندروستیەوە کەسی پسپۆر ئەتوانێت دەرمانی لێ دروستکە بە منە بۆ شەکرا بۆ کرمی ڕێخۆڵە، بەڵام هاوڵاتێکی ئاسایی نابێت بچێ بیخوات، نابێت بچێ دەستی پێوەدات و بەرەوەی ژەهراویە. ژەهراویە و مادەی تاڵی زۆر تێدایە. ئەمە گوژاڵک. هەمانە گەرچەک کە بەداخەوە لەناو ماڵ و شوێنەکانی شا زۆرە، ناوکەکەی وەکو فاسۆلیای وایە، وەکو لەناو قاڵغێکی دڕکدارایە، ڕەنگێکی وەکو فاسۆلیایەکی ڕەنگاوی قاوەی وایە و گڵاکەش وەکو گڵای بڵێم وەکو گڵای هەنجیر وایە، چەند پەلکێکی هەیە، 3 پەلکی هەیە. ئەمە ڕۆکێکی زۆر ژەهراویە، نابێت هەبێت لەناو ماڵەکانە. تەنها تۆوەکەی ناوکەکی با بڵێین بەرەکەی
لە دەرمانسازیە ڕۆنێکی لێگیرێ بە ڕۆنی گەرچەک ملەینە واتە بۆ کەسانێکی قبزن مەترسی چیەگەر لە نێو ماڵەکانە هەبێ ژەهراویە لەوانەیە مناڵێک بیخوا کەسێک بیخوا لەوانەیە ژکاڵی ژەهراوی نیشانەکانی ژەهراوی بوون هێڵنج و ڕوشانەوە و کۆمەڵێک سەرێشە و بورانەوە و لەوانێت تامردنیش بڕوە ئەوە مزعفاتی ڕۆکە ژەهراویەکان ئەوەیە سەرەتا بە هێڵنج و ڕوشانەوە و لەرز و بێتاقەتی و بورانەوە ئەمانە بەرچاوی تاریکە بێت ئەوە نیشانەی و کەسەیە کە ڕۆکێکی ژەهراوی خواردووە لەوانێت بە بورانە و بە تامردنیش کۆتایی پێبێ ئەما گەرچەک هەمانە ژاڵات تەنانەت گوڵە ژاڵە ژەهراویترین ڕۆکە کە بەداخەوە وەزارەتی تەندروستی بڵێم شارەوانی بڵێم کشتتوکار بڵێم ئیتر هەموو شۆستەیەکی ئەم شارانی ئێمە بنیوانەکەی ژاڵی تایە ڕۆکێکی تر هەبوو ڕۆکی تر زۆرە کە سوودی هەیە مەترسی و ژەهراوی بوونی ژاڵە لەکوێدایە لە هەمویان ژەهراویترە خواردنی ڕۆکی ژاڵات گوڵەکەی شعرێکی لە کوردەوارێ من لەبیرم نیاڵێ ژاڵاڵێ بە گوڵەکەم هەڵمە خەڵەتێن شتێکی وایڵێ ڕەنگم تاعنی ڕەنگم جوان و بەڵام تامم تاڵە ناوەخنم تاڵە بەڵێ خۆی شعرێکی لەسەر خۆی تۆ ژاڵە لە هەمویان ژەهراویترە خواردنی زۆر مەترسیدارە تر نازانم حکومت بۆی کردی بۆی خەڵک دەستی بۆ نەبات بترسێت لەوە تر پەلەمانی گوڵیکەنەدا بۆی لێمایش بۆ ماڵەکان ئەوەیە کە بەکاری نێن بۆ جوانکاری هیچ شێوەیەک سوود لە گوڵی ژاڵە وەربگیرێت لە پزیشکی دەرمانسازیە من باسی گشتی وڵاتیانەکەم لە پزیشکی دەرمانسازیە من نەزانم کە سوودی هەیە سوودی کۆمەڵە سوودی هەیە بەڵام نابێت بە هیچ شێوەیەک خەڵکی ئاسایی لی کاتەوە سوودی لێ بێت نەگوڵەکەی نەگەڵاکەی ناڵم بەدەست لێدانێکی تر بەڵام لێکردنەوەی گەڵاکەی خواردنی ئەوە زیانی تەندروستی زۆرە هەمانە ڕۆکی ترمان هەیە لە کوردستان کەمن وەکو دەستکێشی ڕێوی پێرن کە فەسەعلب بە ئینگلیزیەکەی پێوتە دیجیتالیس ڕۆکێکی پزیشکیە لە زۆربەی وڵاتانی جیهان هەیە بەهێزترین دەرمانی دڵ نەخۆشیەکانی دڵ لەم ڕۆکە دروستەکرێت پێوتر دەستکێشی ڕێوی یاخود کە فەسەعلب دیجیتالیس ئەمە ڕۆکێکی زۆر پزیشکیە بەڵام زۆری ژەهراویە نابێت کەس نەخۆی و بەکاری بێنێ کارن دەرمانسازی لە دەرمانسازیە تۆ دی مادە چالاکەی جیاکەیتەوە بە تەکنیکێکی جیاواز کە سوودی پزیشکی بگەێنێ مادە ژەهراویەکەی جیاکەیتەوە ینی ڕۆکەکانی کەش ئەگەر زۆر خۆریت یا بکرێت هەر ژەهراوین هەمانە گوڵە زەمبەقمان هەیە تاتوڵەمان هەیە پێوترێ داتورە ئەمە ژەهراویە ترێورچەمان هەیە شادانە خەربەن ئەمانە ینی هەر ئەو ناگەر لایەنە پەیوەنددارەکان بزانن یاخود خەڵکی ئاسایش بزانێ ئەمانە ڕۆکی دووسەرن سوودی تەندروستی هەیە بەڵام لامان کاتا ژەهراوین بۆ خەڵکی گشتی بۆ خەڵکی گشتی لەوانەیە کاتی بەرنامەکەم تەواو بووە کۆتا پەیامی بەڕێز زۆر بە کورتی ئەگەر شتێکمان نەپرسی بێ و پێویستی کردێ بپرسین جەناب داماژەیەکی پێ کۆتا پەیامینەوەیە کە هەر کەسێک لێمە وەکو وڵاتێکی ئاسایی بتوانێت سوود لە کەژوچێوی کوردستان و ژینگەی جوانی کوردستان وەربگرێت و ئەگەر نەماتوانی سوودی پێ بگەێنین با زیانیشی لێ نەدەین و ئەو ڕۆکانەشی کە سروشتین یاخود بەهارین با بە شێوەیەکی تەندروست سوودیان وەربگیرێت و هیچ کاتێک زیان بە ژینگە نەگەێنین و ئاگداری ڕۆکە پزیشکیەکان بین بیان پارێزین و هیچ کاتێک دەست بۆ ڕۆکە ژەهراویەکان نەبین. ئامادەبوون. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتیە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. مەڵبەندەکان چ بایەخ و گرنگی